تایبەت بەم پرسا گفتوگۆی زیاتر ئەەکەین چونکە سوشیال میدیا دامەزراوێکی تایبەت نییە تاوەکو بکرێت بتوانرێت کۆنتترۆل بکرێت حاڵەتێکە کە خەڵک خۆی کاری تێدا ئەکات و ئەیکات بە محتەوا و ئەیداتە دەرەوە جا سەبارەت بەم بابەتە کە تا چەند ئێستا مەترسی بۆ سەر حکوومەتی عراق دروست کردووە لەگەڵ عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی لە بەغدا گفتوگۆی زیاترەکەم ئەم کاتتان باش بەڕێز عەلی لێدان لە پێگە و کەساتی بەرپرسانی عراقی لە سوشیال میدیا مەترسیەکەی گەیشتۆتە چه ڕادەیەک لە عراق بۆتە دیاردە؟ بەنای خی بەخشندەی میهرەبان بەڵێم لە ڕاستیدا ئەو جۆرە لە دەرەوە هۆکاری دەرەچی هاان کە لەسەر ئەو گۆڕانکارانی کە ڕوودەدان عراق بەشێکە لەو ئاستەنگانی کە ڕۆبڕوان دەبێتەوە هەر کەسێک ئێستا دەتوانێت ئەو توانای هەیە بتوانێت لە ڕێ ئەو تۆڕە کۆمەڵاتیانە ئەگەر بێت و ئاسایشی ئامنی ئەلکترۆنی نەبێت لە ڕاستیدا ئەمە دەرهاویشتەی زۆری هەیە دەتوانێت بەکاری بهێنێت و هەر کەسێک بکاتە ئامانج و کات دزەکردنی تۆماری دەنجی شەبوون لە ڕابردوو ئەوشمان بینیوە. باشە ئەی کاریگەری ململانێ نێوخۆیەکان و ناوزڕاندنی یەکتر چۆن ئەمە لە ڕێی سوشیال میدیاوە یعنی خەڵک باوەڕی پێکات بۆ و ناوزڕاندنانە پێتان وایە کاریگەریە بێت لەسەر حکوومەتی عراقی؟ بڵێ بەدڵنیاییەوە کاریگەرێکی زۆری هەیە ئێستا ئێمە لەسەروبەندی هەڵبژاردننی داهاتوو داین پێشببینی دەکرێن کە لە ئێستاوە هەندێک زانیاری ژمارەی دەبینی دزان پێ دەکرێت ئەلکترۆنیش هەن ئەمنیەتی سایبەری و ئەلکترۆنی نییە ئەمە وێ ڕێەوەی مەترسی هەیە لەسەر لایانی ئەمنیەتی خۆراک و لە ئەتەمنەکانی دیکەش دەرهاویشتەی زۆری هەیەەوە باس لە زۆر پرس دەکرێت ئێستا پێشبەچوونی باش هەیە پێویستە عراق ئەو ئاراستەیە بگرێت بتوانرێت ڕوبڕێ و ئاستەنگانە ببێتەوە کە لە ڕابردووش هەبوون دەبینین هێرشی بەردەوام هەن ئێستا عراق دەکەوێتە ژێر ئەو هەڕەشانە ئەو کاریگەریانەی ئەو هێرشانەی کە هەن و پێویستیشە دەبینین زانیاری بەردەوام دزان پێ دەکرێت لە وڵاتانی دیکەشەوە ئاراستە دەکرێن ئەمە شوا دەکات کە ئەمنی نیشتیمانی و ئاسایشی نیشتیمانی بەهۆی ئەو برسە بکەوێتە ژێر هەڕەشەوە. باش دەوترێت هەر بەرپرس و کەیسێک لە بەرژەوەندی وڵاتانی دەرەکی و هێزە موالیەکان نەبێ دژایەتی ئەکرێت و بەرپرسەکەش دۆسێ ئەخلاقی بۆ دروست دەکرێت بە تایبەتی هەر لە ڕێی سوشیال میدیاوە بەڵام دەبینین کە لە وڵاتانێک کە وڵاتانێکی پێشکەوتون حاڵەتێکی وابێتە پێشەوە ئەو بەرپرسە بەڵگەی دروست دەخاتە بەردەست کەوانە لەلایەن بەرپرسانی عراقیەوە بە چ شێوەی مامەڵی لەگەڵەکرێت بۆی کە بەرپەرچی ئەو بوختانانە بەرپەرچی ئەو ناوزڕاندنانە بدەنەوە. بڵێ بەدڵنیاییەوە ئەو جۆرە دزەکردانە ئەو سەرپێچیانە ڕابردوو هەبوون لە ئێستاش هەن و هەندێک لایەنین دەکەن ئامانج هەندێک لەلایەن سیاسەکان و کەساتەکان دەکەن ئامانج لە تەواوی وڵات لە ڕاستیدا وەکو دوێنێش ڕوویدا بینمان هێرشێک ڕوویداوە تۆڕە کۆمەڵاتەکانی تەنی لە عراق و باس لە کێشەی عراق دەکات لەگەڵ ئیسرائیل یاخود بەتایبەت بابەتەکە وای لێ هات کە باس لە فڕۆکەی بابەتی فڕۆکەکەوتنەکەی ئێرانیش هێرشی زۆریش هەن باس لەوە دەکەن لە کەوتنی هەلیکۆپتەرای سەرۆکی ئێرانیش ئەو بابەتەش خزانە ئەو تۆڕە کۆمەڵاتەکان لە عراقش ئەو پرسانە هەن وەکو پێشووتر ئاماژەمان بۆ کرد
عێراق لە ئاستی تەکنۆلۆژی و زانستی پێشکەوتووە دەتوانێت ئەو جۆرە کروکە لە بەران بدۆزێتەوە بۆی مامەڵیان لەگەڵ بکات هەر جۆرە دزەکردنێکیان سەرپێچێک هەبێت حکوومەت بوونی هەیە وەزارەتی پەیوەندەکان و گواستنەوە هەیە یاسا بەردەستن ئامنی ناوەخۆیی هەیە بۆی بتوانین مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکات ئەمە هەموو ئەو پرسانە و ئەو دزەکردانە هەیە کە دەبینین هەندێک لە سیاسیەکانیش دەکرێن ئامانج باش بەڕێز عەلی مەترسی دۆسیە دروستکراوەکان لەسەر بەرپرسان و حکوومەتی عێراقی ئەتوانێ واقعی سیاسی عێراق بگۆڕێ ئەو مەترسیە بڵێ بەدڵنیاییەوە هەر جارێک کە ساتێک دەکرێتە ئامانج یاخۆت ڕەمزێک دەکرێتە ئامانج لە ڕاستیدا ئەمە دەکرێت هەڵبەستراو بێت لە ڕێگەی وێنە یان ڤیددیۆ یان تۆماری دەنجی ئەمە کاریگەری زۆر گەورەی هەیە ئەمە ئاستەنگ و ئاڵنگاری مەزنن پێویستە ڕوبەڕووی ئەو جۆرە ئاستەنگانە ببنەوە ڕاستەکان بە دەربکەوە ماوەیەک پێش ئێستا بینیمان کە ڤیددیۆیەک بڵاو بووە باس لە شێخێک دەکرا ئەو دەیگوت من شێخ الوائلی نیم و هەروەها لە تۆڕە کۆمەڵاتەکان تەواوی پێگەکانی تەنی بوو ئەمە پێشبینی کراوە کاریگەریشی هەیە لە ڕێگەی تۆماری دەنجی بێت یاخۆ ڤیددیۆ لە ڕاستیدا ئیمڕۆ دەبینین دەکرێت من هەر کەسێکی کە بکرێن ئامانج بەڵێ سپاس دەکەین عەلی ناسر شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵ مامۆی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان